هەر کەسێک خۆی بشوێنێ بە قەومێک بە کەسانێک لە شوێنی گوناه و تاواندا ئامادە بێت لە گوناهی ئەو کەسانە کە لەگەڵیاندا ئامادە دەبێت لەگەڵیاندا بەشدارە. هەر کەسێک ڕەشایی کەسانێک زیاد کات لەگەڵیاندا بێت لەگەڵ گوناه و تاوانەکەیان کۆ بێتەوە لە گوناه و تاوانەکەدا لەگەڵیاندا بەشدارە. دەی بزانە چەند گەنج چەند موسڵمان کە ئەهلی مزگەوتە و نوێژ دەکات بەڵام لە بۆنەوە ئاهەنگێکیشدا ئامادە دەبێت کە شیرک و کوفری تێدایە، کە گوناه و تاوانی تێدایە، کە گۆرانی و ڕەشبەڵەک و چەپڵ و تووزەلەی حەڕامی تێدایە، واش نازانێت کە گوناه دەکات. خوای گەورە پێمان دەفەرمێت وەڕوجزە فەهجوڕ، کاکە پشت لە گوناه و تاوان کەن، شوێنی گوناه و تاوان بەجێ بێڵن، ڕوو لە گوناه و تاوان مەکەن. خوا پەناماندات خوای گەورە پێمان دەفەرمێت. ئینسانی وا هەیە دەڵێ کاکە مامۆستا ئاخر بەخوا خێزانەکەم حەزی لێیەتی، بەخوا منداڵەکانم حەزیان لێیە یاخود بە قسەم ناکەن. کاکە تۆ بەندەی خوای پەروەردگاری، عەبدی خوای پەروەردگاری یاخود بەندەی خەڵکی، خوای گەورە پێمان دەفەرمێ وەڕوجزە فەهجوڕ، پشت لە گوناه و تاوان کە لەو شوێنانەی کە گوناه و تاوانی تێدا دەکرێت. ئەنجا بەڕاستی ئینسان دەبێ بیر کاتەوە کە ئێمە موسڵمانین، دەبێت لە هەر هەنگاوێک و لە هەر کارێکماندا کە دەیکەین حیساب بۆ سنوورەکانی خودای پەروەردگار بکەین. نابێ ئینسان هەر شوێن کەوێت، نابێ ئینسان بڵێ کاکە ئاخر خۆشە و جەوێک دەگۆڕم. لە سنووری شەریعەتدا ئینسان بۆی هەیە ممارەسەی هەر شتێک کاکە پێی خۆشە، بەڵام لە دەرەوەی سنووری شەریعەتدا نابێت ئینسان گوناه و تاوان کات و ئاگای لە سنوورەکانی خوای گەورە نەمێنێت.